ئەو زیزبەی کەسەکەمایی ئایدن ئەوە تۆ بەزەم گۆرانی ئازانی؟ ئەی نازانم ڕەفیقەکانم دایمە ئەوەم پێڵێنە دەنگە زۆر خۆشە. بەس زۆر ناخۆشە و هەرم گۆرانیەشە ئەڵێ نازانم میتر بەچی خوپیەوە گرتووە. سەوقا کاکە زای چۆن من ڕەفیقەکانم مادام ئەڵێ دەنگە خۆشە ئەوە مهمە. کورەوە پێ و ڕائەبیێرن خۆشی چییە؟ ئەدیان چییە ئەیان تۆپێنم. بەخبووری ئەم زۆر ناخۆشە دەنگە. میشۆ؟ میشۆ؟ بۆچی تا؟ کاکە وتم داوای قاوەم کردووە نیم سەعاتە. میشۆ؟ ساگەڵم دەبڕۆ بیشۆ. ئەوە هەدا هەن گوێم لە دەنگێتی. ئەو سەڵتە خۆشە؟ ئەها گوێم گرە. ئێرە وەڵا دەنگە خۆشە. باشە. باوکم بە شەرەفم تابان لەبەر تۆ نەبوایە بە ڕۆژی ڕووناک هەزار شەقم تێڵای بە پاڵم کردە دەرەوە. ئەو چۆن دەرکە دەردەوەرتێ. والله من بەقەدر ماڵێکی خۆمان خۆشمەوە زۆر ڕێک و پێکەنیشەوە. نیم سەعاتە وتمە قاوەم بۆ بێنە چای هێناوە. کوڕم تۆ جۆرەکەی شووی داخل. من وتم قاوەیە چا. کاوە چاک فەرق چییە؟ باشە کاکە لە فەرقی نییە. دقی ناکە هەر ئەو نەلی ئەزانێ؟ ئەو نەک دڕشە ئەرزەکە گرفان خۆش. ئەی دەستێ خۆش نەبێت. گیرفانە پاکە میشۆیان؟ پورە نەوەڵاسە میکرۆبی نێرومیی تیا یاری بە یەکترەکەن. پاکە. جارێکی کە تۆ زەڕەچاوی ئەوە بکە باشە بە ساقا. باش ئەوە گیرفان ئەو گیرفان نییە. ئێمە شواکە بەڵام تابان تۆ بۆ دوو سێ ڕۆژ ناچیتە ماڵی باوکە. بۆ؟ با چوار شەقیتی هەڵم سێ جار لەو حەوزەی هەڵە کێشم بە قورعان فەرقەکات. حەوزەکە لە کێشیە دەردە. چەنە باسی ئەوە چییە؟ وەسل ئینا بەعەکە بێنە. باوکە ڕۆ 3 ملیۆن؟ ئێ بۆ 3 ملیۆن؟ 3 ملیۆن کەمە فەکیلە بەعا. تابان 3 ملیۆن. هیچی؟ بەرە من ناردم 3 ماقەلم بۆ بکڕێ بۆ نێرە قەلەکان. ئەی چی کڕیوە؟ ئەوە تاڵە 3 نەعامە. ئاخە بۆ نەعامە کوڕم ئەخە نەعامە لەکوێ کوردی نازانی ماقەل چییە؟ وی گیان دەڕاستەکە ئەو چوو زانیە. ئەخە نەعامەی هێناوە ژنەکە. دقی ناکە زۆر دەمەکەینەم دیوە ئەڵڵا. زۆر جوانە. جوانە؟ جوانە. دوایەچم ئەزام ئەگەر نەمتوانی تۆ ئاوا ملیم بۆ بگرە منیش تۆزێ ئاوەڕست لێگرم. زۆر؟ قەینە پێیشە دانێم. بەس پارەکە کابرا ئەمڕۆ پێی بڵێ بەیانی. بەیان ئەمڕۆ پارە وەسل. باشە بە قوربانێسە پێم نییە بڵێ بەیانی بێتەوە. ئایبا نابێ کوردی نازانی تۆ. ئەمڕۆ نەعامە پارە. چێ کوردی نازانێ ئەدەبسس. کوردی نازانێ کوردی نازانێ. باشە پێی بڵێ ئەو کەسی لێ کڕیوە کوردی نازانێ لەوانێ عەرەب بێ. دانجەر. ئەتوانی پێی بڵێ بەیانی؟ دانجەر یعنی ئەرێ گەڕانەوە شت نییە. گەڕانەوە نانی کەتەر. خەتەر شێت مەکەمە باشە بڕۆ. ناڕوە ئەو پارە. لێ گەڕێ میشۆ ڕاکە. ئایدن. چەند ناشینە سەلامی درێژ ئەو زەلامە ڕاونێ؟ ناڕوە شێتی کردمە متیوە. نازانم بەس بزانم ئەمە چی ئەمە و چووە بە دڵا بەستێ. ئایدن تو چی ئەخڵەکەی دەسەر ئەخیەوە چەندێکە لەگەڵمانایە زۆر ڕێک و پێکە. تۆ نەو بیستۆ لە گا لای گایەکەەوە دانی یا خویە گریا ڕەنگ ئەمە تیوە کەرمەکات. ئەو زیزمەی کەسمای دەستێ پێکردەوە. حەزم لەو گۆرانیە زۆر ناخۆشە. باوکەڕ و چاکەشی ناخۆشە لەم هەتیوە. نازم بۆ لای من خۆشە. ئایدن نەڵێ گۆرانیم بۆ بڵێ. نە گۆرانی نەڵێ. سوزان تەلەفۆنەکەم بۆ هێشوو ئەڵم ئەم ئێوارەیە داوەتەکەتانەکەین چکایترەوە تقریبا هەفتەیەکە هێناوێتی. منیش پێم خۆشە زۆر باشە. ئەبێت داوەتی کەم لە ژیانیانە بیان نەچوێت. ئافرین زۆر باش. جارە لە شوێنێک هەیە ئەو مریشکە سوورەکە ئەبێ بە دەنوکی کەر هین دەنوکی کەو ئەمە نەجوانی سوورەکەنەوە. ئەلۆ هێشوو گیان باشی؟ قوربانە بم چۆنی ئەزیزەکەم. بە ساقە و بم زۆر سپاس دڵی من. ئەڵێم ئەمڕۆ بۆ ئێوارە داوەتی ئێمەن. ئایدنەڵێ ئەم ئێوارەیە بۆ ئێمە زۆر گونجاوە. بە ساقە و بم قوربانی بێ دڵی ماڵی باوکیشی بێنێ. سەلام لە تەڵعەتیشەکەم. باشە دەی ئێوارەی شەڵاتی نەدەرەوە باشە گیانەکەم؟ والله ئای گیانی منی
دەی سەلام کە لە کاک تەڵاتیش ئایدنیش سەلامی لێکە عليكم السلام عليكم السلام دەیخوا لەگەڵ مستاقە خوا حەفیز ئەرێ ئایدن ئەوە تو بۆ ئەڵی ماڵ باوکیشی بێنێ مە حەزەکەی خۆمان بە مستەقەفی بڕۆینە دەرەوە بابیان قەیچێکم باوکی ڕەفیقمە قەی ناکە خۆ من ئەزانم ماڵی برازای خۆمە بەس حەز ناکەم حەزەکەم ڕخۆ و چوار کەسەمان بین زۆر جوانە بۆ یشتی زۆر تەرتیبات و خۆش و ئەوانە بێ دڵی گەورە بێ بۆ ئەو شتان ئەلو سەرچاو بەجددیتە کەی وەڵی پێم ناخۆش باشە بە قوربان باشە تۆزێک کێم تۆزێک کێم دەیخوا لەگەڵ خواافیس چی بووە؟ وەڵا باپیرم ئەمری خوای کرد وی لەم کاتەیە ئاگال لێیە لە ئەوروپاش هێناویانێتەوە لە ئەمریکا بۆ خۆ دەزانی باپیرم ئێتە ترانزیتی زۆر لە مەقادیشۆ لایەن ناوە و توانە فاسیەکەین و چێنجیەکەین و اینجا یەکسەر بۆ تاینین و بۆ کوردستان کاتی داوەتەکە ئێوارە ژنەکەم دەڵێم باپیرم مردۆ داوەتی چی ئێ وەڵا خۆ من حای خۆم نابم ماڵی برامە و برازامە و شووی کردووە و نا بەخواشتی وا ناکەم تا ئەوە گاتەوێرە بەداوەتی خۆمانەکەین یان یەکە باپیرم بێتەوە جەنازەکەی بڵێ وەڵا ئایدنەوە تا خەریکی داوەت و داوەتکارێ بۆ ناموسم نابێت ئایدن ژیان بەستاقی ناوی دڵێمم تو گوێ لە مگرە ئەو جارە زۆر دوورە گورە تابان کێڵە من تاگەمە ماڵە و جەنازەکەی ناگات ئەو مەقادی شوێە یەک ڕۆدە تۆ واز بێن ئازانی چی ئەوە تا کۆ ئەبنەوە و هەتا ئەو یەن و ئەو شتانە ئێمە داوەتەکەینەوەمان پێ ناچێت ژنەکەم من ئێستا لەوێ نەبم هەر ئابڕوومە چێت ناچێ نابێ ئێوارە چی داوەتەکەکەی ژنەکەم دەڵێم مردووە باپیرم ئێستا یەک دنیا کە سوکاریان بۆ ئەوێ خزم ناسیاومان هەیە لەوێ خوالی خۆش بێت ئەزانی چی دوو گوێ لە من بگرە ئەها زەین چی خۆ تا ئەوە گاتەوە ئێرە ێ بە حەوجار شتەکانی خۆمان تەواوەکەین و دوعای ژەچین معەزەز و مکەڕەم داهانیش ژنەکە کێڵ ئێستا جەنازەکە پێش من ناگاتەوە ماڵە ناموسمە بیت ئابڕوومە بیت ئەبێ بڕۆم من تەواو تازی سەهموو کەسوکە لێ منی شەبرد ئێستا دیستان تەلەفۆنکەمەوە بڵێم ناچین باپیرە چۆن لە من ڕۆشتی وەڵا ئایدنەوە زۆر پێ ناخۆشە من ئلغاشی ناکەمەوە ئیتر ئەبێ هەلێکی بچکۆلانە بدۆزیتەوە بچین کوردە جارێ با من بچم بزانم جەنازەکەی گەیشتووە نەگەیشتوە ماڵە بە قوڕ نەگیرێ ئێمە تازێمان هەیە ئیدە باشە خوالی خۆشە منی ژیان باشە بەس وەک پێم وتی باشە ئایدن گیانە هەم مەجالێکی بچکۆلانە ژنەکە جارێ با بچین بزانین چی ڕوەیە سێکە هەم مەجالێکی بچکۆلانە ئەدۆزینەوە ئەڕۆین ژنەکە من ئاڵێم ئەوەتان ئەبێت لەوێ بمێست یەک دقە تەلەفۆنە باشە ئەلەو ڕۆستەم خەتاتەکە هاتووە گوێ بگرە لافیتە نەنووسن هەتا خۆمە گەماوێ خۆم ئەزانم کێو نووسم لە خۆتان نێنووسن ئێستەیەم بابە ئێستەیەم ڕۆستەم زۆر سەیی تۆ دێخوا لەگەڵ ئادێتۆی بنووسی چی؟ وەڵی تر لافیتەی بۆ نووسین ئێ باشە ئەنووسی چی؟ ئەنووسم خواعافی کات و لە فڵان مزگەوت بۆی دانیشین و باپیری فڵان و فڵان و فیسا ناوەکانی خۆمی تێکە باپیری ئایدن زاوای حەمە ئاخا باوکە ئەخێ بۆ باوکەی بنووسم بەخۆ باوکی من گەورە بازرگانە لەم شارەیە خوڵکەی ناسی و باشە فیسبووکی ئێوەم و باپیرم باوکە هەر ناناسێت دقیقەکەمان لە لافیتەکەتی ئەبێ هەر جوانە نابێ ژنەکە خۆمەهی نییە ئەنووسن باپیری ئایدن زاوای حەمە ئاخا محاولاکەم جێیکەمەوە ئەگەر حەماغا کەسی ئەگەر ئاغاکە حەمەکە خۆی خەڵک تێگا چۆن جێ ئەوە ئەەکەیتەوە جێیەکەم و دۆ بابڕێ ئێستا کاکە خەریکە جەنازەکە یەک دقا هەسێکە چۆن جێ ئەوە ئەەکەیتەوە ئیشە مجالێکی بچکۆلش بدۆزرەوە بۆ خۆمان کە بڕین بۆ داوەتەکە باشە بەس جارە با بگەمە ئەوێ بزانم چییە بزانم چییە ئیشوە میشۆ جا ئەم ئیشوەیە ناوی میشوەیە کوبانی دەی دەڕاکەتی و میشۆ جا وەرە میشۆمانە لابە بیرە نەچێ ها ئەو مەجارە بچکۆلەیە هەتی وەڵی لە خەوزە ئیشی کردو بووە ڕاستبووە قەیناکە میشۆ گیانەوانە لابە ئادەمی چی ئایدن بستاقە و فێر نابێت تازە تێ فێریکەیت ئادن من باپیرە مردووە باپیرە من مرد یعنی جامە تا تێگەین زیینۆ بێتەوە باوکی ئەم باوکت مرد باپیرم بابە بە قوربانی بیت برات مرد باوکی باوکم میشۆ گیان ئێستا خۆ بەلیانە گەێنی ئەمانە لابە و تەواو ئەوە لابە ئەو خۆت نازانی چۆنە باش بەس باوکی نەگەشتی خۆلا تۆزە خۆلا باوکی ئەخر دەبا دووز لێ لێم ئەو دڵم ئاو بخواتەوە باوکی کاکە باوکی زۆر جواب شتەیتەوە سلام کە باوکی
زوو بێدەنە بێ بيدينكم الفاتحة. يا ربي خوافي خير بين أخي خير بين خلبه هاتي ميشو خلبه كرم آبي كناني بو كناني بو أخريد ما شێرێک مان لێم بردووە هی ئاوە هی نانە ئەو دڵم خەریکە تاقێ جا تۆ هەر شێرەڵی فرۆزین چ پیاوێکی گەورە بوو بەخوا آخر دوانية باپیری ئێمەش نەبوو بە حیسێتم کە لای ڕاوەستام لە ناو کیاب ئارە کاکە ماڵە من کەی باسی باڵایەکە باسی گەورەی باڵای ناکە هەزار ڕەحمە لەو قەبرەی کاکە گیان ئەو باپیرم هەزار کتێبیدا نابوو ئالێوە بەڵام سەرەواو لە مێشکیان نەبوو خوێنەواریشی نەبوو جا بۆی ئەوە ناڵێ کە ئەها لەو بازارەوە ئەڕووی عالم ئاودەسی بەسنیەوە ئەگەر بۆی ئەخ باپیرە ئۆخ باپیرە وای باپیرە باپیرە ژیان ئاگباپی لە ئەرێ وەچی یەنی فرقی شادی عێراقی من هەرچی مودی ئەو مەیلێنەوە بابا ئەرە ماڵاوی خوب بەس بەکۆ دامەزرا میشو لێرەیت ئەرێ تعزیش ناقەل باڵغە ئایدن ژن زۆر جوان دەمە دەشکێنم بە ژنیە من نەڵی جوان سەیری ژنیە ماکەی نۆ جوان زۆرە بڵێ زۆرە جوانە جیایە زۆرە جیایە مەخسەی وێڵێ قەڵەباڵەخەیە بە شەق شێت یەکەم بالغ ئەیدە باشە جازانی ئەوە چی ئەوەش خزممانە ئەمە نەوەڵا نانا ملافیتەنەوە سەگەم خەتاتەکەی یاخوا بەخێر بێ سەر چاوم نەم ناسی بەخوا وەڵامیش نەینەس ئێ ڕۆڵە خەتاتەکەی بۆ نەیناس بەساخر هەرە بۆ نایناستن کاکە جان هەچی لافێتی ئەم شاری لە ئەم پیاوێ ئەیدی وەڵای جاخۆ من نەمردم تاخۆنیە تو وازەوە بێنە کاکە با ڕێوشێنی بۆ دانیم زین چۆن قەبرەکەی و لە چۆ بۆی ئەر وەڵا ئەبێت تعزیکی یعنی ڕسوول زین چۆنە باپیرم بە ڕەحمە بێ زۆر ناودار بوو ئەبێ هەرچی لە چوار پارچەی کوردستانەوە خەڵک بێ بۆ دەنگ باتەوە ئەزانیشی خۆقسەکەیەوە تاوا لە شوێنێکی زۆر جیاوازا بێت خۆ ئەفریقا باپیرە زۆری وادی دڵ زۆر نابوو بەڕێی مناڵم با لە هۆڵیشی حەفلای بینی منش گۆلانێ لێ تۆ زۆر بێعەقڵی لە خۆڵی دەوڵە زۆرنا شۆشتی وایە بێ لە شوێنێکی ڕاقیا بێ شوێنێکی پاگوتەمیزا بێ کاکە قەبسەر قەبرانە هەیە گردە ئەو گردانە ئەرێ خالە تۆ بۆ ئەمە نەسێری کاکە وا من گوێم لە تەپڵ و زۆرناکە بوو هەستام سەر چۆ پێم کرد ئاخە من تعزیەم هەیە چۆنە وەڵا نابێت کاکە عیب بەو قسانە مەکەن کەی وەختیەوە ئێوە قسانە دەیبەتی وشتانە بوو واڵڵا وا نابێت ڕۆڵە من ئەمە بە شێوازێکی ئەرێ ئەمە لا بەدا تعزیەم هەیە تعزیەم هەیە هەستم بە شەق بوو کەمەوجی لێدا کاکە بوو هاکەن یعنی باپیرم ئاگاتە لێ نییە مەقسە حەزی کردۆ لێکۆ بنێژرێ حەزی لە چی بووە لە شتێک هاوەڵی بۆ حەزدێک خواردنەڵی وانە پورە نە کاکە باسی قەبرەکەم خواردنی چی جارێ قەبر باسی قەبرەی من نازانم بەخوا من هەر ئەوەی من ئەوم پێ باشە لە هۆڵی حەفلەیە ئەزانێت چۆن باپیرم زۆر هیوایەتی سەفەر و سیاحە بوو ئەڵێ چۆنە جارێ لە پێشە جەنازەکە بخینە پیکابێکەوە ئەوە سەفەرێکی ئەوە قەشقۆڵی بکەین دووشیش گۆشتە بژێن و لە سەروی ئێدە تاوا لە هۆڵی ئایدن حەفلەکەوە حەیامانە چێ کاکە گیان باپیری من ناودارە هەموو عالەمەی ناسیە ئەوە تۆڵێکی بەخوا مەکتەبەیەکی دانابوو هەزار کتێبی تیا بوو خوێنەواریشی نەبوو سەرەوا و لەو مێشکیانە بوو کاکم بۆ خوار ڕاوەستەکە تۆ ژە بورە کاکە هەموو جارە هاو بۆ لای من ئەی بە بۆ قەشقۆڵی هیوایەتی قەشقۆڵی کەشکۆلی بەسە چەنە بازی ئەزانیی کاگایدین وڵای جلی تاقمە جلی کوردی مێ تازێشتا لەبەرم نەکردووە بۆ حەفلەکە لەبەر یەکەین لێو شێکسەر بێ بۆ قەشقۆڵی منج کوردی هەیە باشە بەقوڵم باشە تۆ بەس چەنەمەیە تعزیەم هەیە من وەرە خۆ باپیرم پیاو نەبوو مەقسەد میعی پەپولە بوو باپی لە پیاو نەبوو چی ئەدەب سست وەقت توتت ئەو بۆ ناوێرێ ناماقوڵ لێ بکە خێرا تۆی لێت ئەمرن نەمێنێ وزبە چەنە بازی تخوا کاگایدنێک پرسیار بکەم ئاسایی بێت چۆن تازیە نازانمە لەگەڵ پاکەتی قاو و تاقمی قاو کاکە باسی قاوەمەکە یەکسەر ڕاکایی هێنە دەوازی لێ ئەڵێم تازیەکەمان ئەکید قەرباڵ خواردنێک بێنین باڕ و زەبی لای و خەڵکە نەبین باپیرم حەزی لە چیە کرد باوەی بۆ خەڵکە کورە هەزار ڕەحمە لەو باپیرە بەسە بابە و چیتانە ئێوە خۆ من نارم جوو لێ ئەدە تۆش مەمان جوڵێنە ماڵاوە باپیرم حەزی لە کەباب ئەمە کەباب جار باپیرم ئایدن گەشت فەلافلە خۆ ئەمە وازان لە مەطعم لایاوە ئەی خواردن ناخۆن تەلەب ناکەن وەزانە مەتی وەزانە بۆ خۆمان داواکەی تێگەێنەدا کاکە باپیرم مردووە فت باپیلا هاجی مرد
باشە زۆر خۆشەویست تازە عەقڵی پێشکاوە بەخۆ لە حەمامارم شتێش بەخوا هەموو جا تەلەفۆنی بۆ کردم ئەوێ حەمەوە بەڕێگاوم کفتەکە حازرکە حەزب لە کفتە هیوایەتی کفتە کفتە و کەباب بەیەکەوە درۆکە ئایدن حەزی لە ماسی بوو باپیرە لە پێی بالێم تێک نەچێت خوا باپی لە گەولە بوو ئەزانم کوڕم چەنە زۆر مێ باشە جا چەنە تا تێگەێنی ئەوە کفتە وتە ماسی حەزی لە ماسی بەیانیان بیهێنینیانی غەلووز بنووس خەڵوز ناخورێ کوڕم خوا یەک شتە بیر چۆت خوا ترشاتی عەمبە ئەمە ترشیاتی عەمبە بە زەیتونی ڕەشەوە ئەخدە ترشیاتەکە هەو زەیتون بۆ کاکە ئەو زیان مەسرەفیە خۆ هەیە بەڵام وازی لێ بێرە حەزی لێ بوو حەزە بێ بۆی بکەین کاکەجا باپیرم هیوایەتی حمص بەتەحین بوو ئەمە حمص بوو کاکەجا بە قوربانی چاوم باش شتێکتان پێ بڵێم ئەی نانی بەیانی ئەبێ نانێکی وا دروستکەین بێن بەو خەڵکە لە عالەما دەنگ باتەوە وەڵای مە میوانمان زۆرە بێ بەتەحین بەتەحین بەڵا فکرەیە لە تەعزیانانی بەیانیان نییە ئەمە جیاواز بێ تەعزیەکەی ئێمە فەرقی هەبێ حەزی لە چی بوو باپیرم بەیانیان وەڵا بەیانیان ئەوەی ڕاستی بێ حەزی بە ماست بوو ماست پەنیر پەنیر قەیماخ پەنیری پێستا هێلکەی دەڵەما حەزی ئالەو شتانە دەڵەما بەخوا بە تایبەتی هیوایەتی قەیماغ بوو بەغا سەمونم وێنە ئەمە نەبوو شفرێکی بچووکیشم کڕی بوو لەگەڵیان ئەوە ئەو قەیماخی خسە سەرە و سەمونە ئاوایی هێنا لەسەر ڕووسایی دەهاتەوانێ بەخۆنی شیرینی خواردبوو بسواس عادە وشێ ئەی تۆ بۆ ناڵێ ئەوە تر بۆ ناڵێ کولێرە بەڕۆن کولێرە بە تەنور ئەمەندە کولێرەکان بە کونجی پێوەکەی بە قوربانم هیوایەت کولێرەیە وڵای ئەم تەنور لەکوێ بێنین جا یەک شتیکەی حەز لێ بوو ماڵێ بە قوڕنەگیرە 12 کەلانی بە 2 قابزەیتەوە خوارد کەلانە بە پیاس ئەی من ئایدن ئەیڵە باپی لە زۆر حەزی لە قل بوو هەموو جا تەلەفۆنیە کرد ئەیودەوە هاتم باکوولەکان نەزانن دوو قلم بۆ بێت بۆ تەمەنەوە باپیرم خەریکی قل بێت ڕواناکەم باپیرێ مشتیواناکەم تۆ بۆ مختانەکەی گۆشتیاتی خەلیە ماڵێ بە قوڕێگیرە خەری بوو دڵم هیم کات خەلیە کوڕم جواندانی پیانێ ڕاستەکەەوە خواردی نازانی قلیە ئەوەیە کاکەسە تەواوەوە ئەوە نانی بیانی ئەوە نانی بەیانیمان نووسی بە ئەسا بینە سەر یەک شتی تر لە هەمووی زەرو شتێتر یەک دقیقە پەنیر بەکەرە زاحیکە بەقەرە زاحقە زاحقە ئەجا کاکە من هاتووم بۆ لافیدە بنووسم من چاقم بەسەروانێ خێرانەوەکان پێ بڵم با بڕۆم دوکانم داخست بە ساقەم پەلەمەکە چاوەکەم ئەخ من دوکانم داخست خۆ تازیێمە لە تازی خەڵکی تر نابێ بچێت چاوەکەم خۆشتانی وێتی ڕۆڵە نووسرا هێشتا سەری نەهاتووە لافیتان بان کردەوە ساشەشی دقیقە تەواوی بە حسابەکە تەواو شێرێکمان لێ ڕۆژە خۆ گاڵتە نییە دەبەسە کاکە دەبەسە سەری لافی تەژێت پەلەمەکە یەک دەقە مەجای منێ کاکە نانی بەیانی نووسی هەمووی یێنە سەر شتێکی تر کاکە لە هەموو تازیەکە ئەو ناژێردرێ من ئەمەوێ شتێکی زۆ جیاواز بێ تازیەکەمان با دەنگ باتەوە چی تەوزیع بکەین قاوە قاوە میشۆ زەڵاتێ لای بایبێتی نەوەڵام من پێم باشە هەموو زیاد تەوزەکەی ئەوەش نووسە بەس یەک ئەمە حامەس چیتری حەزیە پیرم ئەو هزار ڕەحمە لەوە قەبرێ هیوایەتی شووتی بوو شووتی یەکی شووتیەکەی نەعلاگە نا ئەوە قاشەکەین و لەسەر قابل لێ شووتی کاڵک حەزی لێ ئەمە کالک پەلەم لێمەکە کوڕم سەلەی منە ئەمە کاڵک چیتر مانگۆ 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 میوە مانگۆ ڕاستەکەوە تازە هاتووە بیرسا مانگۆ لەگەڵ ئایس کۆفی ئایسکۆفی چییە؟ کاوە ساردەکە و شتێکی تر بۆی جیاوازتر بێ ڕسم باپیرم لەسەر کاوە کرد ڕاستەکە ئافەرین کاکە ڕسمەکەمان قسە سەری تێگەی ئەو کاتێ بە سپۆنسەر تازەکە زۆر جیاوازە بێت ڕسمێکی ئاوای کردووە ئەوەش دانێ قاعەکە 2,000 کەسی تایە فرێ ئەمەکەوی ستافەیە شەلیکە گەولە پالە نییە سەوازان پارەیەوە ئەمە ئایس کۆفی بە ڕسمی باپیرە
لەسم قازەکە ئەوەی ئاوا کردووە باشە باشە ڕاستەکە تۆ توانی ئەی بۆ یەک شتی کەش نەکەین ئادی بۆ ئەم تعزیە ڕیکلامێکی بۆ نەکەین لە تەلەڤیزیۆن هەموو کەناڵەکان فەزایی مەحەلی هەموو کەس کە ئەم پۆستەرە گەورەکان هەیە ئەمە بە پێشی سینەما بڵێ 50 دانە بکەو بە هەموو کۆڵانەکان وەرە بۆ 150 بۆ 150 لاوتان لەبێ هاولانی خۆشەویست ئێستا لە تەعزیەکەی حازی گوتبەدین ئێمە وەکو بنەماڵی حازی گوتبەدین کوتبەدی چی ڕۆڵە بڵە قوتبەدی حیامان مەبە گوتبەدین ئەی جەماوەی بە شەرەفی کوردستانی کوردستان نییە ئەی بەنگلادێشە دەبابێن بابێن پول ئاخی کەس مامان هەموو تەعزیەکەی حازی گوتبەدینە بابە جوان بێ بڵێ کوتبەتی بەخوا کەس نایەت حازی قوتبەدین ئەلۆ ئەلۆ ئایدن ئەرێ چی و کرد ماڵە چاوەڕێمانەکەن ئێمە موعیدمان یاونەتیە ئەرێ ژنەکە بۆ خاتی خوا من لە تەعزیەم وا خەریکی شتە نووسین وا خەریکی شتەکان بۆ تەعزیەکە حازرەکەن ئێستا وەختی ئەوەیە من ئەوە نازانم هەر ئەبێ بچین کەیفی خۆتە تۆسەکمان پێجە خێرایینەوە ئاخر ناتوانم ژنەکە ئەی هاوار ئەوە تاوەرەسی کە بزانە لێرە چەند کەسی دێت ئەی باشەوە خەریکی چینەسە چیەکەن لەوێ ژنەکە جارێ من لێرە هەیە ئەم جارێ دنیا لێرەیە دەدای قساکەم ژنانی زۆر خەرباڵەکە کاکەوا بوو بە شەو من وەساگەم 2 ساعت دیزنیام 6 ساعتە لەسەری وەساوم باشە بە ساقەم کاکەژیان ئێستا سەری لافی تێ تۆزە خێراگەم ئەو چنێک لەسەری ئاخر خۆ تەعزیە ئێمە بێت جیاواز بێت لێ خەڵکی تر ماڵەکە جیاوازە چییە لەمە خۆ بێ تاوێکی لافیتەکە هەمووی تاوکی کوڕم ئەسە سەری تۆژەکە جەماعەت لە لافیتەکەیە چی بنووسین وڵایتر ئیش و کارەکانمان بنووسن لەسەرەوە بەڕەنگێکی جوان ئەنووسین قوتبەدین پیلۆزە کوڕم خۆشنی نێنەوە مردووە کورە دەتۆ گوێ لەو بەڵە کوردی نازانی دوای ئەوە دڵگرانین باپیرەی ڕۆستەم ئەمە ڕۆستەم کوتاڵ فرۆش ڕۆستەمی کوتاڵ فرۆژێ خۆ ببینوسی کاکە ئەمە کوتاڵ فرۆش ماشەکان پۆپلینمان هەیە خاممان هەیە خام ئەنجا مەتاتمان هەیە هەروە بێت تۆ قماشی ماکسیژنانمان هەیە درێژەکەیدە بەخۆرا ئەو کوتاڵ ناکرێ بە قوربان ڕۆستەمی کوتاڵ فرۆشی تاو کاکە نابێت کاکە جیاواز بین با ئێمە قی هەیە بە قوربان لە خۆ فلان تاو نە باشە تەفاسی خامیشمان هەیە ئەوە خامم نووسی ئەدە باشی یەکجارنە ئەم گۆرەوی چوو دوای نڕینە نووسی نانە بیرەکەمەوە باشە دەی تۆ تاوبووی پالەجان قەیاری کۆسمەتیک قایالی کۆزمەتی باپیری قایری کۆسمەتیک قەڵەمی چاو قەلەم ساو چاو مەقەسی بەرسمێڵ مەقەس بەسمێل سمێڵ ئاها شامپۆی بن باخەڵ سامپۆ بن باخەل بن باخەڵ جلی خەو زلخەو خەو گۆرەوی زستانە گۆلەوی زستانە ئەجل لە هەمووی مهمتر کە تازەغی بەناوبانگە بێت سوراوی نەماع لە هەموو ڕەنگەکان گەرنتی لێ نابێتەوە سولاو لە ماع لە هەموو لەنگەکان گەرنتی لەوەی تابان خان تابان خان ئەو بۆ بەستم ژیان ئەدەبێت شێت ئەڵی تووتی هەموو شتێکێت تۆ قسە لەگەی چەنە مەیە زۆر شێتی کردن بە قورعان ناکە دەیبزانە چی کەماوە دەیبزا حەبە هیچی ماوە کاکە حەمەدجان والله من هیچ نەما ئەم بابەتانی ئێوە باسەکەن هیچ لە مۆزوعەکانیە بنووسە محەمەدی بازرگان و تەواو محەممەدی بازلکان محەممەدی بازرگان دێتەوە وەڵام منی بۆ تەواو کاکە من ڕاستە کوڕم من باوێژ کاکەجان من لە کوونە دیوار هاتوومە باپیری ئایدن کۆمپانیای کۆمپانیای وان تروسی لوسی بۆ کاری بۆ کاری تەواڵێتی غەربی بۆس ئەلیا بیۆسێنە بۆ مەغریبیا بین کۆتوانی ئەو غەربی و نایە کاکە من یەک هەفتە هەچوو ماڵی دراسەیەمان دەکەم ئەو بۆ وای بگیرین کۆتەوەی غەربیەکەمان تێک چووە واشەرەکەیتی ئەیدا ئاخر ئەسڵ نییە ئەرە سۆندەکەی خەتی زەریتە ئەوە خەتی زەریدیا دوو پێچی خوا بۆ خاتی خۆیانمە تەعزیێمانێ ئاو دەسیی واشەریی عیبە والله من باپیلا چی ناسیەم هەتیوە میشو ئەو بەڕاست دەبین و سەنەجاتمان بە بەس بنووسم چی ئەوە خەدامەی ئایدن زۆر
باپیری خۆشەویست ئاین میسۆ ئەمە میشۆ میسۆ جیکنا جیکنا لەکە ئەمانە چه جیقن و میقنە نەنووسی هی مریشکاوە جیکنا لەکە باوک من باوکە جیکنە بەنگلادیش لەکە یاڵە میشۆ جیکنا تەواوە ئیتر سوپاس جی قنا کنا ئەمە فلادین لە إنا لله وإنا إليه راجعون لا بۆ سەگاکە ماوە لە ژێری شۆ بنووسە هاتن بۆ هەمووانە چاول لێ ئەڵە قسەیا لە مناڵیا لە شێت ئێستا کاگاتینجا من کامیانم وەڵی مناڵەکەیان نیت زۆر چاک زەناح خاص للأوائلیش هەمووانە چەنە بازی تۆ باس کاکە تەواو تاوا بە قوربە ئەلەو ژنەکە کورە بابای هاوار بژنەکە ئاخەم لە ناو خەڵکام چۆنە بێ هەستم ئەی باشەوە خەریکی چی لەسەر چیەکەن لەوێ کورە کاکە خەریکی لافیتین کورە خەریکی قەبرین کورە یەک دنیا خواردن ئەهێنین و ئەی چۆن با بە خۆمەوە ئەمانەوێت تازیەکەمان جیاواز بێ ژنەکە خۆتاوتان نەکردو لافیتەکە وەڵاهی وا لێبووینەوە لە نووسین ئێتە ئەزای چی بنووسە بیرە نەچێ ها بنووسی زاوای حەمە ئاغای تاجری شۆفروشتی و ئەوانە ئای بێ بینوسی ئەی چی باوکی منە و گەورە بازرگانە لەم شارەیەوەی چی خەریکی ئیشی شۆفڵەکە باش دە باشە بە قوربان بیر نەچێ ئەها فرسەتێکی بچووکیش دۆزی تۆ ڕۆین ها و پێ و بڵم ئێوارە هەر ئەڕۆین کەیفی خۆتە باشە دەدایخە تەلەفۆنم بۆ نەکەیت تۆ جارێ وەڵاهی یەکشتمان نوقسانە لە لافیتەکەیە چییە خێر ئەی بابە تابانی خێزانم ئەی نابێ بنووسم دنجاوی بۆشیە کاکە جاخۆ بنووسینە زاوی هەمووان بنووسێ آخر ڕوحەکەم آخر ڕۆستەم جان چاوی من ئێستا لەو ناز و نیعمەتەیە ئەژیم بەخوا هەموو هینی خەزور بە نابێت یا بنووسم دەبینوسە حکملی زەرورە وەڵی کاگەنجە من قوڵڵاکەمی ماڵە خەزورای میش بنووسی آخر دەنابێت کاکە جێ نابێت وەڵامی بینوسی بە چی باسیەکە وازی لێ بێنە کاکە وازی نابێت واز بێنە چییە کاکەژان ڕقم لە خەزورمە کاکە خەزورم بەنووسە ژمراکەم نووسە کاوە چەنە باس ئەوە لای ناوەکەتەوە من داش کاوە کاکە جاوە چەنداقی بۆ مۆزۆعەیە بەساقم لای بە کاکە کاکەی جان بە قوربانم خۆلافیتێکی نەبێ من جیاواز من لە عالەم هەمانەوە بەسی من هیچ نەنووسی باشە کەمە قسەیان لەگەڵ ناکەم باشە بە قوربان ئەمە باپیری ئایدن کە ئەکاتە خەزوری حەماغای شۆفڵ سەعاتی ئیشکردنی شۆفڵ 50,000 ئایدنجان دەلایە بە قوربانەوە کەی وەختێوەیە لاەن بەساقم لای خەزورمە بە قوربانی چاوم با خەڵک بزانێتەوە وەنیە کەس و کارمان هەیە عەشایرارین و کاکەوانە لەسەر چیە نووسن ها وەناوانە لەسەر چیە نووسن لەسەر لافیتە لەسەر چی کوڕە لافیدا هەمووی مەترە 2 مەترە و ناوانە بەشی 6 مەتر ناکە تۆ 10 مەتر دروستکە ئەی تاوان زیاتیە کوڕە لافیتەی خەڵک مەتر بە 2 مەتر بای ئێمە 20 بە 70 بێ با جیاواز بین سابمانێ مەگرەوە لەسەر لاتیوار بینووسی ئەلەو یعنی چی یعنی لە مەقادیشۆ بەفروبارانە ئەی جەنازەکە باشە بە قوربان سوپاسدانەکەین مەمنون وەڵا هیچ وەڵا لە جەنازەکە لەوانەیە بە 1 هەفتەی کەژ نێتەوە هەرچی تیارە هەیە لێ وەستاوە بە فربارانێکە لە تەرزە باریوە یەکی بە قەدە گوێزێکە بێت دەکاکە منە ڕۆ من ئیشم بەجێشتووە داشە بۆ شۆ کاکە تۆش کاکە گیان خوا حافیزێ بێ کاکە پارەکە منە با بڕۆم نیستم من چوە ساتە لەسەرەوە ساوم وەرە بابە پارەی چی بینە خۆش تا یەکشت نەنووسی بە قوربان ئەخم هاتم بۆ ئێرە لافیدەدا بوو نووسم خۆتان تاخیر بوون باشە جەنازەکە نەهاتۆتەوە ئیلۆ هیچ نووسیوە پارە بینی کاکە هیچم نەنووسیوە بەس من هاتووم بۆ ئێرە تاوە لێرە مەوجود کاکە دووقات دەدەینە دووقات دەدەینە کە هاتەوە ئەنجا دەینی و حساب تاو ئەلۆ تابان ئەلۆ ئایدن گیان بەدزێرە ناو ژنانە خۆ بزەرە با بچین بۆ داوەتەکە جەنازەکەی باپیرم تەخیرە بێت زۆر باشە باش بۆچی بچمەوە ژوورە وەڵا ناچمە ها
كاكا جا من الروم بوشو كاكا بوشو عيبه والله من دعوتهم هي بيب الروم كاكا مدنيا من اقدر كدوتو بيوان ماني حيبوشو بوشور كورة بابا يوزو سيرن والله بابي رسم هر اواهيبو كسي بابياو نازاني اينو بيتولي تشيب تشيني وادوريتو يعني تو خذها بيدو كاكا عينه مرو ولا كاكا بوشو بو والله كاكا جو بقول بقرآن جيتني ايش ما ديشتو ناكل من اللي دانيش ما خاب نجرب اي بوشو كاكا هي تشيب كم ديرم بخوا زين سي حمد جان اقل لما الله كبير من يجيب برمو بزام قماش بو هاتوا باش بس برو دي فرو برو داني شي شلاق سيدي اكيد كاكا تشي دير زاقم والله پارەکەم ێ با بڕۆ كل پالچی کاکا جا برو بس اخون دوای خو حسن لقد دوست کاکا دارین مرا وڵی سە پارەکەم ێ من چیغی کاکا نای تو نەوەڵا چاڕی پارەکەمەکەم دبو خود دانیش هەلو خۆمیان ڕۆیشن چێ پارەکەی من بە وڵی لێر ناڕەوەتەوە جەنازەی نیە تۆ ما شاء الله لا يوجد شيء يجوز بردني مانيا بردني استيريم كتي اريتو اسواس 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 سپاس بگورە شەکرم بچوو نەیهێنی نەکەیشتیوە خۆ شەکرم لا دوو شەکرم بۆ چییە خوا لێکانەکە نەنە عیب نییە با هەموو عالم بزانێ کە من چ شێت و شەیدای تۆم ئاشکم ژەنم سەڤیۆڕم ئەڵێ جومعە هەموو شتێکم بۆ بکەیت هەموو شتێک ئەوە چی تو ئەوە بە بێدەنگی دانیشیت حەزەکەم جۆم لە دەنگە بێت حەزەکەم جۆم لە چریکەی سەڵتێ بێت ئەڵێ برادەرێکیان برادەرێکیان ئەی نووری چاوم برادەرێکیان من بابۆلی خۆشی تۆ ماوم ئەرێ ئەوە چییە ئەو سەڵتە ئەرێ تۆ کەناریت ئەرێ تۆ بولبولیت ئەرێ تۆ چیت ئەی هەوار جاخۆ من دایمە گوێم لەو سەڵتە بێتر ئەو مێشکەم سافە بێت ئەو باشە تۆ ئەو سەڵتە خۆشە و پێوەیە تۆ نازانیت تۆ تەپڵێ بە فەیروز لێیاوە تۆ کەلسومی کوردیت وعدت ئێمە کلیپێکە بۆکەم چۆنی کلیپم بۆکەی ئەوە نیە ئەچینە ناو دارستانێکەوە ئەو بم بۆ ئەمەزۆن هەمووی خاباتە بەناو دارەکانە تۆ ڕاکە من ڕاوتەنێم دوایی لە پڕێکە خۆ بخەرە پشتی دارێکەوە منیم ئەو دۆزمەڵم نعیب نییە با دنیا بزانێ من تۆم خۆشەوێ هەموو کاسم دی بەخۆشی هەسارم لە دڵداری بە تەنها ماوم لە شاری غەریبی نەتخوا غەریبنی بە تەنیانیت ئەوە نییە منە لەگەڵام ئەوە نییە تۆ لە ناو دڵی من نای الله لەو پێکەنی قەت دڵ نامن بەجێ بێڵی هیچ شوێنێ بەبێ من ناکەی کەرێتی وا ناکەم ئەو بەڕاستدا ئەبێم بە عەدەل ئەوە بەیەکەوە بێت یەک تۆستاڵە بۆ پەنجەیەکی ئاوا لێ نایە نەختێک شیرین بێ عیبی چی بابە من هەستم بە هاوار کەم بڵێم خۆمریم خۆشە بێ خەڵکی نەعی هاوا قۆمریم هەستم بیکەم بەهەرە هەی جومعە قۆمری لە دەورێ گەڕێ باڵا بەرز و لاش بەفرینێ بە قوربانی ئەو خاڵی سەڕومەتی ڕومەتم؟ ئەوە خاڵی تەنێش کونەلوتی پێوترێ جومعە ئەوە لەو سەوتە خۆشە؟ بڕیاری چی بم چۆخەک جێ بێڵێم بێخە گاوارە و دێوانە وێڵێم ئەترسم بمرم دەغ لە دڵم بێ خەکی غاریبی ئەهوو گەڵم بێ ماشەڵڵە کە دەنگە ناخۆشە ئەرێوە چییە تۆ خۆت ئیزعازنی کە گوێ لە دەنگی خۆ دەبێ من دەنگم ناخۆشە هەر زۆر ینی حسابات مەکرد هەمووی لێ تێکام دەبەسە ئەی تۆ نەو کلیپێ بۆکەم تۆ بە دارەکانە ڕاکەی منیش بە دواتەوە من ئاگوو ئەی تۆوە نەوت جاوە کلیپ و بخەوە خۆ چاوشارکیە خۆرەش نەکازانین چۆن دەنگێ بەجددی پێ ناخۆش نەبێ زۆر ناخۆشە ئیزعاجە کردم تۆ منم بە منەڵی تەپڵێ بە فەیرۆز لێیاوە کەلسۆمی کوردی و من واموتووە ئای بە منی وا ناوت ڕووی بابم ڕەش بێ گەشتی واموت بێ من وادە بەسە وا مەڵێ جومعە
بدوا جرى بجد دلم للمالوا عزيزك أخبوا ما جيرو جيرونا قرقي تاريك يا كلم عزيزك عزیزەکەم ئەزانین چۆن دەنگی ئەمەە ناخۆشە من بەجێ وێڵم جا کو بەجێم بێڵیت ئەوە من بەجێ دێڵم ئەچم لە سەربانەوە حساباکەم دوام نەکەوی ها دەنگێکی ناخۆش بێجێوی یا من دەنگم ناخۆش ئێستا ئەیجارە بۆ چێوگو دەنگە خۆشە ئەزانی زۆر گۆڕاوی من دەمێکە شاسواری خەونەکانمان گەڕام بۆ یەکێکی وەکو تۆ غەدان نەڵێ دۆزیمەوە تۆیت من شاسوارم ئەخ لە ئەسب نازانم اعتیادیە بەس هەرچی خەونەکانە هەیە بۆ تێنمەدی نەخەڵە تابی بێمەوە بڵێم خەریکی چیت بڵێ وەڵا خەریکی چێش لێنانم من خۆم لەگەڵ تالیێنێم تۆ برنجەکەم شوێرە من ڕۆنەکەیتی یەکەم بە کەوژیرەکە جوان جوانی یەکەم بەیەکەوەی ئیشەکەین چکەشم و پیاوی یەکسانن بۆ معلوماتە من حەزیش ناکەم لە ماڵەوە ئاوا دانیشیت مەشغوڵی ئیش و کاری نازانم ناو ماڵ و جلم بۆ بشی و چێژ یەنی قبوڵی ناکەم برادەرێکم هەیە ناوی کە حەمە عەزیزە پیاوێکە پیاوانە بیبژێریت کۆمپانیای هەیە لەوێ پێڵم لە ئۆفیسێکی خصوصی تۆ دابنێت ناجمع من حەزم لە ئۆفیس نییە من حەزەکەم لە ماڵەوە خزمەتی تۆ بکە من حەز ناکەم حەزەکەم جەو بگۆڕیت حەزەکەم وا هەز بکەی کە بزانی کە جومعە هەز بە یەکسانیەکە چونکە لای من مهمترین شت یەکسانی ژن و مێردە خۆبرێ ئای خۆمری یاخوا بمری خۆما جمعە یاخوا خۆ بمری چی دەوێ ئەوە لەکوێی ناوێ بڵێم پیاوەم هاتوێتەوە چیمان هەیە هیچمان نییە هیچمان نییە بۆ هیچمان نییە ئەی تۆ باش شتێکی لێ نایەوەکو ڕۆژان باشە ئەخی بۆ شتێکی لێنە ناوە ژنەکە لەکوێ بوویت جا چێ سا خێرا شتێکی جی خۆشە بۆ لێنم لەکوێوی پێ دەڵێم من لە کۆمپانیا نەبووم ئێستا هاتمەوە ئاخە ژن چۆنە بێ بچێتە کۆمپانیا ژن بەخوا دروستی کردو لە ماڵە دانیشێت چێش دێنێت چییە جمعە ئەی تۆ منی نەبێت لە کۆمپانیا منی دامەزران بێعەقڵ بووم ئەو کاتە عەقڵم دەزاو باشە ئەوە چیە جمعە سبەینە ناچێتەوە بۆ کۆمپانیا ئێستش تەلەفۆن بۆ مدیری کۆمپانیا دانیشە من معاشی مانگێکم وە نەکرد تو تازە نامانەوێ ئەو مەعاششمان لە خواوێت باشە معاشیشم بێ من هەر نایخۆم دانیشە تو دانیشە تەلەفۆنی بۆ بەکە حیامە چیە مدیرەکەت ئەمە عەزە دانیشە میکە دانیشە بۆی مەکە حیامە عەزە گوێ بگرە لە سبەینەوە قۆمری ژنم نایەتەوە بەو کۆمپانیای تۆیە وەرە خۆ و ژنانیت عەزەت دایخە ئەدەم سس ئەو بەم دەڵێ ژنانی حیای منێ برد بۆ حیا دەچێت ها لە ماڵەوە دانیشە چێش دێنێ بۆ مێردەکە و ئەی بۆچی پێشاسەگیری وا پێ ناوتم کاکە ئەو کاتە بێعەقڵ کاکە ئەو کاتە عەقڵم دەجابوو باشە ئایا گوژن و پیاو یەکسانە یەک تەڕەماشە لە ماڵەوە دانیشیت کۆمپانیا تەواو خەڵاس ئەو پیاو بۆ گۆڕا جمعە خەڵک سەیرمانەکە جوان دانیشە با سەیرمانکە بە هەموو دنیا بزانێت کە من عەشقی تۆم عەشقم ئەڵێم گیان جمعەگیان گیانی جمعە من نامەیە مەسرە بە تۆ بکەم هیچ شتێکم نایە لە تۆ ئەوە چییە و قسانە بەجارێ حەزم بە شتی جوانەیانی ئەزانی چۆن قومی یا تۆ قسانە مەکە من ڕۆحم فیدای تۆیە مەسرەف چییە وەڵڵا حەزەکەم هەموو ڕۆژێ بازار بکەیت بۆ معلومات من خۆم پێم خۆشە وەکو جومعە هەر مۆدێلێک دەرچوو یەکەم کەس تۆ لەبەریکەیت ئەمە 15 شاگرد زەربی ئەگەر دەیکەی ئەمە 150 باشە یانی چەند غازی هەتی 12 غازیان سەرف کردووە ئەمە سەروپیان هەڵکڕ ڕووزان و ئەخ 12 غاز مەعقول نییە وەڵڵاهی وا بڕابێ و مەحەمە داخەم هیچی وە ناهێڵێتەوە باشە ئەگەر شاگردەکان کەم و جمعە شەمەمەی بۆ بازار وەڵڵاهی لە یەک شەمۆ ئیشم هەیە هەتا پێنج شەمە جمعەش ناوی خۆمە یانی مەجال نییە ناوکە زۆر جوانە جمعە با بچین بۆ بازار ئەگەر نەچوم بۆ مەحکەمە و ناوەکەی خۆم نەگۆڕی تۆ بە جمعە و بانم مەکە باشە بۆ بە قوربانی و خاڵەوە بم
بە گوێزانێک با نەکەومەوە خاڵم لە بنادەری بێنم ئەزانین چۆن تۆ زۆر ئیزعاجی خەریکە ناخۆشیەکەیت دوو جارە حساباتم لێ تێگەی یاخر بۆ بازار بازار بۆ چێتی و بازار ئەبەی خریزیەکڕم بۆ ئەچی بۆ دووبەی دووبەی چی بازارێکە تعزیەکە لە بەریەکە کوچێژنەکە پارە بەژراکە تۆ حسابی گیرفانی من ناکەیت هەر فریای مەسەرفی ماڵەکە و متەواو بسم الله ئەی پێش هاوسەرگیری بۆ چێ گوجلی مارکە و بۆ کرم چی دێ بۆ دەکەم عەقڵم لەدەسا بوو کەر بووم بێهۆش بووم باشە جۆ بگرە ئەچمە ئەو دیۆ حساباتە هاکەمەوە دەجار لێت تێکام دوام نەکەویت ئیزعاج بسم الله پیان بۆ گۆڕاوە سەفەر مەکە سەفەر مەکە دڵم ئاڵێ نەتبینمەوە وا ئەو گۆرانی ئاخر من چۆن سەفەرکەم بەبێتەوە ها یعنی جمعە منی خۆشەوێ تۆ بە جددیتە تۆ دڵی منی تۆ چاوی منی تۆ باوشی منی تۆ دایکی نەدایکی نادە تۆ ڕۆحی منیت یعنی قەت سەفەر بەبێ من ناکەی ئەگەر سەفەرم کە ڕووی بابی بابم ڕەش بێ بەبێتەوە سەفەرێ مەکە سەفەرێ مەکە دڵم دڵێ نەبین جاکوانەی بینی تۆ جمعە هاتی قمری ئەم خاولێش بیست چوو دەیتی کردی ئەو دەست وام نیشەچم جلەکان دانێ باشە جلی چی وەرە تاو چی تاو تاو جلەکان ئەڕۆ من وەکوی من نەبێ مژل حازرکەم بۆی کوێی لەگەڵ ما باوکەم ڕۆ چۆن منیشێم لەگەڵ تا کۆرە جاوکەی سەفەری پێوترێ بابە من تۆزە مێشکی خۆمی سراحەت پێکەم تو دایمە ناو بەبێ تۆ سەفەر ناکەم کەر بوومە و کاتە بێعەقڵ بوومە و کاتە ئەوە عیامی دەستگیران ناری بوو ناڵم بڕۆی منیشێم لەگەڵێ ناڵم چییە خۆ قابلە کاکە بێزار بووم ئیزعاجێ کردووم با تۆزێ مێشکی سراحەتکە لەو ئیتاڵیا با سەفەرێ بکەم بە تەیارە ئاوا ئەی بۆچی پێش زەواج قسەی بار قوبریقی بۆ منەکرد دوای زەواجی ژوا گۆڕایت ئەو کاتە مێشک لەمەیان نەبوو کایتیا بوو ئێستا مۆخیتیایە دەکە بە سەلامەتی نەگەڕێیتۆ لە تیارە بکەیتە خوارەوە بە باشە قوربانی تای تیارەکە بیت مادە بەبێ منەچیت وەرە بابە مانگێکم پێچە بە دوو ڕۆژ لێمە ڕوە ها مانگێک بەڵێ ئاخ بە دەستۆوە وەرە ئاخ بە دەست تۆ بڕدەی بڕۆ هەنەی تەوانێ بە تەلەفۆنێ فرێ کەرسوو بکەم تەلەفۆنێکی بۆ بکەم ئەو خوشکە کڵۆڵەم تازە زەواجی کردووە هەڵیگرە هەڵیگرە کەرسوم چۆنی ئاڵێم کەرسوم گیان گوێ بگرە جارێ پەلەی گواستنەوە نەبێ بیبەرە محکەمە سوێنی پێ بخۆ بڵێ پێش زەواج وعدی چی و پێم دوای زەواجی ژەوانە بۆکەی باشە دێخوا حافز